دیارە کۆچکردن بەردەوامی هەیە هاوشێوەی ساڵانی ڕابردوو بەداخەوە بەبێ و ئامارانی کە بەدەستی ئێمە گەشتوتەوە لە سەرەتای دوومانگی ئەم ساڵ و لە کۆتایی سێمانگی ئەم ساڵ دیارە ئامارێک لای ئێمە تۆمار کراوە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەکەی زیاترەکە 34,000 کەس تۆمار کراوە بەداخەوە سەربارەوەی کە 6 بۆ 7 مانگێک بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕاگررتنی گەشت ئاسمانی و زەمینەکان بەردەوامی هەبووە دیارە لەو 34,000 هاوڵاتی کە لە وڵاتانی ئەوروپا داوانامەی مافی پەنابەریان پێشکەش کردووە کامانە ئەوانن سەر و تەمەەن 18 ساڵن بە دەرلاوانی کە خوار 18 ساڵن یا داوانامی مافی پەنابەریان سیاسی بووە دیارە ڕێژەیەکمان هەیە بوون بە قوربانی لە ڕێگەی هات و نەهاتی کۆچاکە 35 کەس لە هاوڵاتیان یاریێمی کوردستان بەداخەوە لە ڕووداوی جیاجیاوە لە مووقعی جیاجیا بوون بە قوربانی کە 18 کەسیان تەرمی بوونی هەبووە دەستگای لوتکە توانیوێتی تەرمی 16 کەسیان بگەڕێنێتەوە بۆ کەسوکارەکانیان و ڕادەسیان کاتەوە 2 کەسیشان لە ئێستا پرۆسەکە کۆتایی پێ نەهاتووە بڕیارەکە تەرمیوانیش بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە کراوە تەنها لە ڕێگەی هاوسەرەکانی یەکێتی نیشتیمانیەوە بە تایبەتی کاگلاوری شەخزەنجی بۆ زۆرێک لە ڕووداوەکان لە سەرخەت بوونە و ڕاستەوخۆ تێچووی گەڕانەوەی تەرمەکانیان دابین کردووە بەڵام وەکو کاروبارە یاساییەکان سەررجەمی ئەم دەستگایە نوێنەرانی ئەم دەستگای لوتکە کردوێتی لە وڵاتان لە شوێنی ڕووداوەکانە و بەدەر لەوەی کە نوێنەری ئەحزاب و لایەنە سیاسەکان هەیە لە وڵاتانی ئەوروپا و سەفارەت و قونسوڵگەریەکان هەیە بەڵام زۆر بە ئەکتیڤانە و زۆر بە باشی نوێنەرانی دەستگای لوتکە توانیوانە بە زووی بگەنە شوێنی ڕووداوەکان